بەڵێ هانا هەڵبەتە لە ماوەی چەند مانگی ڕابردوودا بۆ ئێستاشەوە گرفتی کەمی غاز هەیە من کە ئێستا لە بەردەم کارگەی غازی هەورامانم بریکارەکانی غاز لێرە کۆبوونەتەوە لە سنووری هەورامان ناڕازین لەوەی کە حکوومەت یاخود لایەنە پەیوەندیدارەکان غازیان بۆ دابین ناکا بۆەوەی دابشکەمە سەر هاوڵاتیانە من بۆ قسەکردنی زیاتر دەچمە لای یەکێک لە بریکارەکان کێشەتان چیەوە؟ من پێشەکەی بە خێراتنی کەناڵەکەتانەکەم دووەم گەورەترین کێشەمانەیە کێشەی غاز سێم ساعاتێ 6 دقەیە 50 تەلەفۆن بۆیە خەڵک غازیەوێ چوارەم من سەلاحەدینم ناوە کوڕی مەلاشە قەحمای حماوە کە بەڕێز مەسعود بەرزانانی وەکو شەخسی باوکی منی ناسیوە داوای لێ یەکەم لە مەسووری کوڕی وەکو باوکی کوڕە پرسێتەوە بڵێ میلەت و تاسان میلەت بەخێوکن بەمنوع نابێت دووەم بەڕێز کەمال ئەتروشی لە پەرلەمان ئاوتی لای من گەندەڵی بێناموسیە پێی ئەڵێم ئالێرەوە ئەڵێم تۆ غازەکە نێری بۆ ئەرمینیا ئێستا تەنکەرەکە ئێمە لە سەرایە تەنکەر ئێرانی نایەڵێ سەرەی بگات لەمە گەندەڵی تر ناوخۆکەی خۆ بێغاز بێ ئەرمینیا تێرغاز بێ بە غازی ئێمە سێم بەڕێز پارێزگاری هەولێر پێش 25 مانگ وتی هاوڵاتیان دڵنیاتان دەکەمەوە کە لە ماوەیەکی کەم و کورتە کێشەی غاز چارەسەرە بێ ئەوە ئەمڕۆ 12 و 13 مانگە تا ئەم دەقە چارەسەر نەبووە چوارەم داوایان لە یەکەم ناوخۆ پڕکەنەوە ئەم جارەکە بینێرن بۆ دەرەوە چونکە خۆیان ئەڵێن سەروەتی ئەم هەرێمە هی ئەم خەڵکەیە ئایا ئەم خەڵکە بۆ بەشدار نەبێت لە سەروەتەکەی بچووکترین چ غازە خەڵک ڕازیە بە 8500 غازێ بگاتە دەستی ئەوان نایەنێ بیەنێ ئەم جابینێن بۆ ئەرمینیا بۆ پەڕینیا بۆ هەر شوێنە مەلیان لەگەڵ ڕێزما دووبارە بە خێراتنی ئێوەکەم سپاس بۆ بەڕێزت هەڵبەتە ئەچینە لای سەرپەرشتیاری کارگەی غازەکە مامۆستا مەرحەبا ئێوە بۆچی غازدا نەیان بەم بریکاران بەڵێ بەخێر بن سەرەتا ئەوەی کە پەیوەندی بە کارەکەمانەوە بێت لە مانگی 4 2007 ئەم کارگەی لێرە دەست بەکار بووە بە شایەتی هەموو وەکیلە بەڕێزەکان تا ئێستا نەمانێشتووە ئەزمە لەم واتە قەیرانی کەمی غاز لەم سنوورا دروست ببێت بەڵام ئەو قەیرانەی کە ئەم ساڵ دروست بووە هیچ ساڵە و ساڵ نەبووە لە مانگی لە 2008 هەتا ئێستا قەیرانی کەمی غاز دەستی پێ کردووە بەڵام ئێمە بە هەر نوعێک بێت بە هەر شێوازێک بێت نەمانێشتووە غاز دابین غاز لەم منتیقە ببڕێ بەڵام مانگێک زیاترە لە سەرەتاوە غازی تیجاری هەبوو دوو نوع غاز بۆ ئێمە یەت غازێکی حکومی کە بە سەرە بەمانە نووسن لەنەوتی لە بەڕێوەبەراتی مانگ جارێ بۆتانە بەپێی مانگانێ بەس ئێمە مانگی 5 تەنکەرمان بواتووە بەڵام 5 تەنکەرەکە بۆ ئەمڕۆ بۆمانیت لە 2 ڕۆژە تاوە بێت کە تەواو بوو دوای 7 ڕۆژی تر ئەم وەکیلە بەڕێزانەتر من پشتگیریانەکەم بەڕاستی نەحەقیان نییە مەصرفی ڕۆژانەی بریکارەکان و خەڵکی چەندێکە لە کارگەکەتە ئێمە لە کاتی ئاساییە بڕی 6 تەنکەرمان سەرف کردووە مانگی 6 تەنکەرمان سەرف کردووە بەڵام ئێستا بەهۆی ئەوەی کە قەیرانەکە دروست بوو 7 ڕۆژارێک غازمان بۆیەت ئیتر خەڵکەکەش بەڕاستی ینی کۆمەڵێن 7 ڕۆژارێک غاز بوو وەکیلوامانە بۆ ڕۆژانە 7 بتڵی فرۆشتووە ئێستا ئەو 7 بتڵە کە تەنکەرێکمان کە بۆیە 240 بتڵیە 240 بتڵیە بەشی 2 ڕۆژیەکە قەیرانەکە ئەوەیە دروست بەڵام ئەوەی کە پەیوەندی بە کارگەی ئێمەوە بێت ئێمە غازمان هێناوە لەم مانگی پێشترا غازمان هێناوە بە 650 لەسەرمان کەوتووە تا هەر بتڵی غاز 600 دانکەوتووە لەسەرمان لەبەرەوەی کە قەیران دروست نەبێت دامانەتە بە وەکیلەکان بە 8 ڕۆژێ لەبەرەوەی کە زەرمان لە خۆماندا و ڕۆحمان نەویستووە بەڵام بتر هەموو کەسێکیش تا حدێک دەتوانێت ئێستا حەلی کۆتایی وە گرفتەکە بە کوێ گەشتووە حکوومەت چێ وعد و بەڵێنێکی پێداون بۆ چارەسەرکەم وەکیلە بەڕێزانە کۆبوونەتەوە تەنها یەکۆکاری هەیە جیاوازیەک و فەرقێک لەوانەیە بکرێت لە وەکیلە بەڕێزەکان ڕۆژانە کە ڕەبت و عەلاقەیان لەگەڵ وەکیلەکانی هەڵەبجەیە هەیە پرسیار و جۆ ئەکەن مەسەڵەن بۆ نمونە معمەلی هەڵەبجە هەیە 4 ڕۆژارە غازی بووە دەمە ئەمڕۆ 8 ڕۆژەوەمان نهاتووە فەرق و جیاوازیەکە چییە نازانی هۆکارەکەی چییە ئیتر سپاس بۆ بەڕێزت هەڵبەتە ئەمە کە گوێبیستانەوەژەر لە خوڕماڵە بێغاز بوون لەبەرەوەی کە لە بیارەشە هەر نەبوو مەتیقەی گەشتاریە لە بۆ نمونە بێغازی لەبەر بێغازی ئەمڕۆ داخراون و غازیانی ئەوەی کە گوێبیستی بوون وتەی و بریکارە بووە سەرپەرشتیاری کارگەی غازی هەورامان کە گرفتێکی زۆر لە نێو هاوڵاتیان وە تەنانەت ئەوەی کە باسی لێوە کرد لە نانەوەخانەکان و چێشتخانەکانی شا دروست بوو. بەڵێ وریاس